ئەو قەرەباڵغیە شاری یاری نییە، بەڵکو پۆلی خوێندنگایەکی هەولێری پایتەختە. 90 منداڵن لە یەک پۆل دەخوێنن. بەهۆی نەبوونی شوێن 4 منداڵ بەیەکەوە لەسەر یەک کورسی دادەنیشن. طلبة ليك دوغ علي كبس كرديا نتيدك الناس شوش طلبة لدوغ علي ليك بولي نوت طلبة هذا الشيء ليك لحلش بيز نفر هذا الشيء زينو هذا كيننا قراية مردم أخوا سجلية ربما ما ترسي بيرد هذا روينو كبسين عمو بولا كان كبسين أورو تازيني رأيك يقلو خمبو عمو كتيني ناوجوك گەڕەکی تۆبزاوەی ئەحمەدیە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری خەڵک گرتبوونەتەوە. ژنانی گەڕەک تووڕەن ڕێگەیان داخستووە داوای خزمەتگوزاری دەکەن. ئێمە بە هیلاک چینە فەرموو تەماشای قوتابخانەمانکە فەرموو تەماشای ڕێگاوبانمانکە بێخەستەخانەینا ڕێپێدان کاکە عالم فەقیرە وەڵڵە نەبوونە یاڵە عادەچی بکڕی لۆ ڕێپێدانی نادەیە بکاتە خانوو ئەی کەی دەیکەن ها؟ ئەمەش هەر دەمانەوێت جادە و مزراکەمان لۆ بکەن وەرە مارم ئەوەتە پڕی ئەوە زبرە گوفەک لە تەنیست مارمە ئاوێت بەرەدەن ئەو ئاوت شکاوە دەستە پێش ماران ئەمە ئەومان دەوێت جادە مەزرامان لۆ بکەن ئەوە چەند ساعت لێرەینە ئەدەمە بە شەر نینە ئەدە لۆ خوانەوە هانینە لۆ مارە منداڵ خوانەوە هانینە ئەمە تازە ڕۆیشتین مندارەکانمان دەمانەوێت عیلاجیان بکەین بە خۆمان جادەمان لۆ بکرێ ڕێگابانمان لۆ چاکرێ هەر جارێ ڕێی منداران ئەو کەندەیە ڕێی مندارانە لۆ مەکتەبێ دێ کەندەکە بەس تەسویرکە 1 مەترە 3 مەتریش قۆرە هەموو زەڵکاوە و خەمیشە بەس تەسویرکەن ئەوە جائیزە. گەڕەکی تۆبزاوەی ئەحمەدی شاری هەولێر نزیکەی 1000 ماڵ دەبێت. بەهۆی نەبوونی خزمەتگوزاری دانیشتوانەکەی ڕۆژانە ژیانێکی قورس بەڕێ دەکەن. هاوکەر عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.